خۆشی و کامەرانی و تەندروست باشی بۆ هەمولایەکە خوازم بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم بە هیوان بتوانین زۆرترین زانیاری لەم ئێوارێژە ببەخشینە ئێوە تەوەریەکەم تایبەتمان کردووە بە یەکێک لە دیاردە کۆمەڵایەتیەکان کە ئەویش دیاردەی زوو شوکردن یاخود زوو ژمهێنانە لە خوار تەمەنی 18 ساڵی و ئەو ئاکامە خراپانی کەلی ئەکەوێتەوە هەم بۆ تاکەکە چ کچ بێ چ کوڕ و بۆ منداڵانی کە لە دواییدا لە دایک ئەبن و بۆ جەستەی خانمان خۆیان و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەرئەنجامە خراپانی کەلەیەکەوێتەوە چییە و لە ڕووی کۆمەڵاتی شۆجارێکترەوە سەلمێنراوە زۆربەی ئەم جۆرە لە زەواج یاخود لە هاوسەرگیری ئاکامەکەی بریتە لە جیابوونەوە بزانین تەواوی هۆکارانە پەیوەندیدارە بە چیەوە تەواوی وردەکاریەکانە خەینە ڕوو با پسپۆڕی دەروون ناز مامۆستا سامان سیوێلی مامۆستای وارە باش ئێوارەی بەڕێستان و بینەرانی خۆشویست زۆر بەخێر بیت. سەرەتا دیاردەکەمان بۆ ڕوونکەرەوە بزانین بە کام دیاردەیە وترێت زوو هاوسەرگیریکردن. بەڵێ زوو هاوسەرگیریکردن یان بە دەستەواژەیەکتر هاوسەرگیری پێشوەخت بەو هاوسەرگیری ئەوترێت کە لە نێوان تەمەنی 13 ساڵ هەتاکو 19 ساڵ هەرچەندە هەندێک خەڵک سنی قانونی یاخود تەمەنی یاسایی 18 ساڵ دائنێن بەس لە ڕاستیە لە خوار تەمەنی 20 ساڵیەوە دەچێتە خانەی هاوسەرگیری پێشوەختەوە. بۆچی لە ناوەکەیەوە دیارە هەر لە زاراوە کوردیەکەشی و کاڵین پێشوەخت واتە ئەو هاوسەرگیریەیە کە پێش وەختی خۆی ئەنجام ئەدرێ. وەختی خۆی کامەیە؟ وەختی خۆی بریتە لە پێگەشتنی تەواوی ئینسانەکە مرۆڤەکە جا چ کچ بێت چ کوڕ بێت لە ڕووی معریفیەوە واتە لە ڕووی تواناژیری و عەقلیەکانەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی عاتفیەوە لە ڕووی هۆرمۆنیەوە لە ڕووی هەڵچوونیەوە واتە وەکو کەسێکی کامەڵ بوو ئەو وەختە ڕێگە پێدراوە کە بچێتە پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام بەداخەوە بە بیانوێک لە بیانوەکان یان بە هۆکارێک لە هۆکارەکان هەندێک کەس لێرە و لەوێ ئەم حاڵەتەم دیاردەیە تەڵان هەر بۆ زانیاری بەڕێستان و بینەرانیش تایبەت نیە بە کۆمەڵگەی ئێمە بە تایبەتی بەڵام ئەتوانین بڵین تایبەتە بە کۆمەڵگە دواکەوتوەکان ئەو کۆمەڵگەیانەی کە زۆر لە مستەلاحاتی سیاسی و اقتصادیان ناو دەبرێن بە دووەلی نامی واتە وڵاتانی تازە گەشیان کردووە بەس لە ڕاستیە ئەگەر تازەش گەشیان کردبێ لە ڕووی ئابوووریەوە یان لە هەندێک ڕووی ڕۆوە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەلگانە هەمیشە لە زمانی کۆمەلگە دواکەوتەکانە حسابن بۆ نمونە لە وڵاتانی ئەفریقیا دیاردەی هاوسەرگیری پێشوەخت دیاردەیەکی زۆر باوە زۆر بڵاوە و 5 وڵاتی ئەفریقی لە سەراسی جیهانا یەکەمن لە مەسەلەی ڕێژەی هاوسەرگیری پێشوەختە پاشان وڵاتە عەرەبیەکان پاشان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا ئەمانەوە بە کۆمەلگەی ئەمە شەوەی لەگەڵ بێ ئەگەر چی لە کۆمەلگەی ئێمە بەراورد بە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵیان بەراورد بە سەدەی پێشوو ئەتوانین بڵین ڕێژەکە ئێستا کەمتر بۆتەوە بەڵام بە حکمەوەی کە ئێمە هێشتا نە حکومەتی هەرێمی کوردستان و نە پەرلەمانی کوردستان و نە یاساناسان هێشتا خەمیشی کۆمەڵایەتیان نی هەتا ئەم ساتە وەختە لە کۆمەلگەی ئێمەیە خەمی سیاسی هەیە خەمی ئابووری هەیە بەڵام هەمیشە گرفتە کۆمەڵایەتیەکان پرسە کۆمەڵایەتیەکان پرسە دەرونیەکان پرسە پەروەردەیەکان هێشتا نەبووتە خەمیشی کۆمەلگەی ئێمە بەگشتی و لەسەر و هەمویانەوە مؤسساتی دەوڵەت لانی کەم نایبنین حکومەتی هەرێمی کوردستان بۆیە هەتا ئەم دقەیە ئێمە ئێستا ناتوانین بڵین هاوسەرگیری پێشوەخت ڕێژەکەی چەنە لە کوردستان بەڵام ئەوەندەی هەست دەکەین لێرە و لەوێ لە زاری چالاکوانانەوە لە زاری ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتانەوە و ئێمەش لە سنتەری ڕاوێژکاری خێزان ڕێژەیەک لەوانی کە تووشی کێشە ئەبن پاش هاوسەرگیری پێشوەخت سەردانی ئێمەکەن ئەوەندە ئەزانین کە لە کۆمەلگەی ئێمەشە بوونی هەیە ڕەنگە ئێساش لە دەروی شارە گەورەکان زیاتر بێ ڕێژەکە بە بەراورد بەناو شارە گەورەکان لە بەرەوەی بەداخەوەتوانین بڵین ئێستا گوندمان نەماوە جاران لە گوندەکانە زۆر بوو لە کوردستان بەڵام ئێستا شارۆچکەکانە ئەوەی کە لە شاری گەورە بچووکترن وەکو قەزاکان ئەگەر ناویان بڵێنیان داتایەکی ورتان لە بەردەستان داتایکی وردمان لە دەستانیە بەڵام ئەوەندە ئەزانین عێراقی شێکە لە وڵاتانی لە ریزی پێشەوەی وڵاتانی عەرەبی دانرێ لە بەرزی ڕێژەی هاوسەرگیری پێشوەختە کاڵین عێراق مەبەسمان ناوەڕاست و خواروی عێراقە دیارە هەلومەرجی ئەوێ زۆر جیاوازترە لە هەلومەرجی کوردستان باشووری کوردستان ئێمە خۆشبەختانە ناتوانین بڵین مەسەلەیەکێ لە سەبەبەکان ئەوەیە کە ئیلتیحاق بە خوێندنەوە لە ناوەڕاست و خواروی عێراق ڕێژەیەکی زۆر لە کچان پەیوەندی ناکەن بە خوێندنەوە بۆیە دوجار زوو هاوسەرگیریەکەن بەڵام لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئێستا بڕۆ لە قۆناغی سەرەتای بنەڕەتیەوە ڕێژەی کچ ڕەنگە زیاتریش بێ لە پەیوەندیکردن بە خوێندن. یاسای عێراقی پشتبەستووە بە دەقەکانی قورئانی پیرۆز لە قورئاندا ئەوەندەی شارەزاییتان هەبێ هیچ جۆرە دەقێک هاتووە کە باز لە ئامادەیی ژنان و کوڕان بکات بۆ هاوسەرگیری لە چ تەمەنێکایە یا تەنیا
بە نزیکەی هەرچەنە من ڕەنگە و مافە بەخۆم نەدەم قسە لەسەر لایەنی ئاینی بکەم بەڵام وەکو زانیاری کە هەمە لە ئاینی ئیسلامە سنی بلوغی کردووە بە قیاس بۆ زەواجکردن کاڵین سنی بلوغ واتە پاش باڵق بوون واتە لە پاش دەستپێکی قۆناغی هەرزەکاری ئەگەر بەو تعریفە بێت واتە هەر کاتێک کچ کەوتە ئەوەی سوڕی ماگانەی دەست پێ بکات و لە ڕووی جەستەیەوە گەشە بکات ئەمە کراوە بە پێوە 12 بۆ 13 ساڵ و بەرەو ژوور ئەکات بۆ کوڕانیش بە هەمان شێوە ڕەنگە ساڵێ 2 ساڵ دوای کچان پێێنێنە قۆناغی هەرزەکاری لە تەمەنی 13 بۆ 14 لە قوڕانە بەڵام حقیقەت ئەگەرەوە سەردەمانێک لەسەر ئاسی دنیادا و لەسەر ئاسی جیهاندا ئەو حاڵەتە هاوسەرگیری لە تەمەنێکی زۆر زووە هەبوو بێت و لە ناویانە لە جزیرەی عەربی و لە وڵاتانی عەربی بەڵام ناکرێت ئێستا ئێمە ئیش لەسەر هەندێک حتا دەق بکەین ئەگەر دینیش بێت لە کاتێکا پێچەوانەی منطق بێت لە کاتێکا پێچەوانەی واقعی ژیانی ئینسانەکان بێت لە کاتێکا پێچەوانەی ئەو دەستکەوتانە بێت کە زانست بۆی سەلمانوین بەڵام دیارە لە سەردەمانی پێشوە نەکرد تەنها لە جاخۆ نەکرد لە وڵاتانی ئیسلامیشە لە وڵاتانی غێری ئیسلامیش لە وڵاتانی وەکو چین و هند و وڵاتانی ئەفریقیا و ئەوانش زۆر جار لە تەمەنی 10 ساڵ و 11 ساڵە کچدراوە هەتا کچ تەمەنی بچووکتر بوو بێ پارەی باشتری کردووە چونکە لەوێ زیاتر مەبەست لە هاوسەرگیری پێشوەخت زۆر جار فاکتەری ئابووری بووە لەو کۆمەڵگە دواکەوتوانەیە سامان لە وڵاتانی تریشدا پێ دوایمە بوو بێتە دیاردە لە ئەوروپا نەبووتە دیاردە لەبەرەوەی لە ئەوروپا ڕەنگە لە ڕووی کولتوریەوە مەجاوازێکی گەورەمان هەبێت لای ئێمە هاوسەرگیری ئەتوانین هەر لە قسەکردن لەسەر هۆکارەکانی هاوسەرگیری پێشوەختەوە جیاوازیەکان بۆ دەرکەوێت لەگەڵ کۆمەڵگەی ئەوروپیا یەکێ لە هۆکارەکان عادەتەن کۆمەڵگە دواکەوتەکان و کۆمەڵگە سونەتیەکان و نەری پارێزەکان هەمیشە ترسیان لە مەسلەی شەرەف هەیە موشێت ترسیان لە مەسلەی لادان و انحرافی کچەکانیان هەیە بە ناوی ناموسپەرستیەوە زۆر جار خێزانەکانیان باوکەکان بڕیاردەرن نێرەکانی کۆمەڵگە بڕیاردەرن لەوەی کە کچەکانیان هەرزوو لە تەمەنێکی شووە لە تەمەنێکی زووە زەواجکەنیان بێن چنە ژیانی هاوسەرگیر و بیان نەبەشوو لە ترسی ئەوەی کە تووشی لادان نەبێت تووشی ئابڕۆچوون نەبێ کامە دیارە زۆڵمێکی گەورەیە ستەمێکی گەورەیە تونند و تیژێکی گەورەیە کە کۆمەڵگە یان خێزانیان پیاوانی کۆمەڵگە بەرامبەر کشان کردویانە یەکێکتر لە فاکتەرەکان فاکتەری ئابووری بووە فاکتەری ئابووری وە گوتم لە زۆربەی کۆمەڵگە دواکەوتەکانە کچ فرۆشراوە هەتا ئێستاشی لەگەڵ بێت یان ئێستا لە وڵاتانی وەکو یەمەن و سۆمال و نێجێریا و چات و غینیا و مەسەلەن ئەمانە زۆریان کجە فرۆشتێ هەتا ئێستا وەکوتم بە پێی تەمەنە هەتا تەمەنی بچووکتر بێ پاری باشترەکە وەکو مەهر وەکو مارەی وەکو پێشێکی وەرگرتن ینی ئەمانە سەرچاوێکی اقتصادی گەورە بۆ خێزانەکان کچ بۆیە هەمیشە خێزان هەوڵی داوە کچەکەی لە تەمەنێکی زووە بابەشوو لە پێناوی دەستکەوتنی بڕێک پارە و ئەمە وەکو پێگەیشی اقتصادی بۆ خۆی بەکاری هێناوە خێزانەکان دوایە ئەو جۆرە لە هۆکار لێرە شۆکار بێ لە هەبووە لای ئێمەش لە ڕابردووە هەبووە بەڵام ئێستا زیاتر من پاشان ئێمە سەری کە ئێستا جیاوازترە لە جاران دافعەکان لە کۆمەڵگەی ئێمەدا باس لەو جۆرە هۆکارانە بکەین کە لەم سەردەمەدا زیاتر بڵیان هەیە یەکێکتر لە هۆکارەکان ئەوەشی کە لەم سەردەمەشە بوونی هەیە مەسەرەن بوونی پەیوەندی سۆزاری نێوان کچان و کوڕان زیاتر کۆمەڵێ لە تەمەنی هەرزەکاریە زیاتر ئینسان لەژێر تەسیری عاتفەیە ئیژەکات لەژێر تەسیری سۆزە بیرەکاتەوە هەنگاوەنێ و پێی وایە ئەو پەیوەندی سۆزداریە کە هەیە لە نێوان خۆی و هاوڕێ کوڕەکەیدا یان کوڕەکە لەگەڵ هاوڕێ کچەکەیدا پێی وایە ژیانی هاوسەرگیریش تەنها ئەو کەشە ڕۆمانسیەیە ئەو کەشەیە کە هەست بە بەرپرسیارەتی تیاناکە هیچ ئەرچێکی ناکەوێتە سەرشان تەنها سۆزگۆڕینەوە و سۆز وەرگرتن و چێژ وەرگرتن و چێژ بەخشینە بەڵام کاتی بە فعلی ئەمانە چنە حیاتی زەوجیەوە دوجار دەرەنجامیشتیان دەزەکەوێت واتە بوونی پەیوەندی سۆزداری هیچێکتر لە هۆکارەکان هیچێتی لە هۆکارەکان نەخوێندنی تاکەکانە یان پەیوەندی نەکردنی کچ و کوڕی کۆمەڵگەیە بخوێندنەوە بە تایبەتی کچان ئەگەر هەر کاتێک کەس واز لە خوێندن بێنە یان نەچێتە بەرخوێندن دوجار بۆ شایشی گەورەی لە ژیانە هەیەەوە هیچ شتێک نییە کە چاوەڕێکە جگەر لەوەی شاسواری خەونەکانی بێ لە دەرگای باو هاوسەرگیری لەگەڵ بکە یەکێکتر لە هۆکارەکان کە ئەمە کۆمەڵگەی ئێمە شەگرێتەوە تا ئەم ساتە وەختەش خراپی مامەڵی خێزانە زۆر جار خێزان تونند و تیژە بەرامبەر کچەکانی جیاوازێکی زۆرەکە لە نێوان کچ و کوڕەکانیە یان مەسەلەن هەموو ئازادیەکەدەن بە کوڕەکەی نایدەن بە کچەکەی ئەمە واکە کە کچەکە هەست بە ستەمێکی گەورە بکە هەست بە پێشێرکاری بەرامبەر مافە سەرەتاییەکانی خۆی بکە بۆیە دوجار خێزانی ماڵی باوشی لێبێ بە دۆزەخێک وە بڕیارەدا زەواجکە بەبێ ئەوەی هیچ پێشینەیەکی هەبێت دەربارەی ئەو کەسە هیچ زانیاریی هەبێت دەربارەی ئەو کەسێتە داوای چاوەڕی هەر کەسێکە وەکو فریاد ڕست بێت دەستی بگرێ و لەو دۆزەخە دەری بێنێ بەڵام بەبێ ئەوەی بزانێ لەو دیویشەوە دۆزەخێکتر چاوەڕێیەکە لەبەرەوەی ئەمە جۆرێکە لە ڕاکردن نەواقع لە کاتێک هاوسەرگیری نابێ
ڕاکردن بێ لە واقع بەڵکو بێ خاوەنی پەیامی خۆی بێ خاوەنی ئامانجی خۆی بێ و خاڵی هاوبەش بێ لەگەڵ هاوسەرەکەیە یەکێکتر لە هۆکارەکان کە ئەم ڕۆژگارە ئێمە شەگرێتەوە کۆمەلگەی ماگرێتەوە مەسەری چاودێکەری و لاسایکردنەوەیە زۆر جار ئەمە لە کچانیشا زۆر باوە تا حدێک کچێک هاوسەرگیریەکات دراوسەکەی هاوسەرگیریەکە پورزایکی هاوسەرگیریەکە هاوڕێکی قوتابخانەی هاوسەرگیریەکە ئەمیش دوای قەرباڵغەکە ئەکەوێ ینی بەبێەوەی بزانێ بۆ ئیتر حەزەکە خێرا بەپەلە وێنەی ئەڵخەی پەنجەی لە ئەکاونتەکەی خۆیاندانێ لە فەیسبوک و ئیتر چاوەڕێ و لە حەزانەی پێی بگات مەسەلەن ئەمە هیچێکە دافعیشی نەفسیە زۆرجار لە ئینسانە یان هەست بە کەمیەکە بە تەنیا ئەژید پێی وایە بێت هەمیشە کەپڵێکی بیان هاوسەرێکی هەبێ و زوو بچێتە ئەو ژیانەوە بۆی لەو هەست بە کەمیکردن ڕزگاری بێت هۆکاری تر ڕەنگە مەسەلەی کاریگەربوون بێ بە زنجێرە دۆبلاچکراوەکان میدیا مەسەلەن دنیای فەزای میدیای ئێستا کە کاریگەری زۆر هەیە لەسەر ڕەفتاری ئینسانەکان بە تایبەتی قۆناغی هەرزەکاریش پێی وایە ئیتر ئەو دیمەنە ڕۆمانسیانی کەی بینێ لە زنجێرە دۆبلاچکراوەکان هەمیشە توانێت لەگەڵ هاوسەرەکەی ژیانیش وا پێک بێنێ و بەبێ هیچ پێشین و معریفێک دەربارەی ژیانی هاوسەریانەوە هۆکاری ترمان هەیە جاری وایە کچەکە یان کوڕەکە بە تایبەتی کچەکە ئەگەر هەیە تووشی لادانی سێکسی بوو بێ پێشوەخت بۆیە بۆ شاردنەوەی ئەو حاڵەتە بۆ ئەوی ڕۆبەڕووی کوشتن نەبێتەوە بۆی ڕۆبەڕووی توندوتیژی نەبێتەوە بەپەلە هەوڵەدا هاوسەرگیری بکە لەگەڵ کەسەکەیەوە ئێمە لە سنتێ ڕێژکاری خێزان لە ساڵانی ڕابردووە چەند حاڵەتێکی لەو جۆرەمان ڕێکەوت کردووە سڵفە کردووە هۆکاری ترمان یعنی هۆکارەکان زۆرە سێکسیەکان بە بەراورد بە وڵاتانی ئەوروپا یارمەتی دەربێ بۆی کە ئەو کەسە زووتر زەواج بکە بەڵام لە ئەوروپا ئەم کەپتانە نیە لەبەرەوە لە ڕێی هاوڕێتی و ئەم جۆرەشتانە بەتاڵ ئەکرێنەوە پەنانا بەنەبەر هاوسەرگیری بەڵێ لە ئەوان زیاتر بۆ ڕەگەزی کوڕ لە کۆمەلگەی ئێمە دروسترە نەک بۆ ڕەگەزی کچ لە ڕەگەزی کوڕا بەڵێ هەمیشە پاڵنەری سێکسی و ئەو چەپانە سێکسیە ئەو خەفەکردنی سێکسیان کەپی جنسی لە کۆمەلگەی ئێمە بە حکمی دابوونەریت بە حکمی یاسا بە حکمی ئاین زۆرینەی گەنجانی وڵاتی ئێمەیان هەرزەکارانی وڵاتی ئێمە بە جۆرێ لە جۆرەکان ئەناڵێنن لە دەست کەپی جنسی و هەستەکە هەموو دەرگاکانی بەڕوا داخراوە جگەل لە دەرگایەک کە بەڕوا وڵایە ئەویش ناوی هاوسەرگیریە ناوی زەواجە و لە حەقەتە ئەمەش پرۆسەیەکی دروستە یعنی حەقا هەموو کەسێکە گەربیر بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە بە شێوەیەکی تەندروست هەم پاڵنەرە سێکسەکانی تێرکە و هەمیش ژانێکی کۆمەڵایەتی بۆ خۆی دروستکە دابین کە پێک بێنێ بەڵام کێشەی ئێمە لە تەمەنەکەیە واتە گەنجێکە گەر بیر لەوە بکاتەوە پاڵنەری سێکسی لە تەمەنی 17 ساڵە 8 ساڵیان 90 ساڵیە بیر لەوە بکاتەوە کاوسەرگیری بکات تەنها لە پێناوی سێکسا ئەوە بەدڵنیاییەوە پاشماوەیەک ڕایە گۆڕێ دەربارەی پرۆسی هاوسەرگیری و دوجار هەموو ئەمانش ئەمنە قوربانی جا کێشەی ئێمە لەوایە کە ئەمانە هەم کچەکان هەم کوڕەکان لەو تەمەنەیە هیچیان مهەیە نین واتە ئامادە نین ئامادە نەکراون بۆی بچنە ژانی هاوسەرگیری ژانی هاوسەرگیری تەنها بریتینێ لە کەش و فەزا ڕۆمانسیەکەی کە هەیە لە حەقەتە بەرپرسیارەتیە کۆمەڵێک گۆڕانکاریە لە مەسەلەی دابینکردنی بژێوی ژیانە لە مەسەلەی التیزاماتی کۆمەڵایەتی بۆ تاکەکان دروستەکە ڕاستە لەو لاو مەنافع و کەڵکی زۆری هەیە پرۆسی هاوسەرگیری بەڵام ئەگەر بە شێوەیەکی دروست ئەنجام بدرێ بەڵام بەداخەوە ئەمە زۆرجار تاکەکە ئامادە نەکراوە بۆ ئەوەی کە بەرپرسیارەتی ڕفتاری خۆی هەڵگرێت چ جایەوەی بەرپرسیارەتی بەرامبەری هەڵگرێ یاخۆ تا ئەو ساتە وەختە لە ناو خێزانەکەی خۆیان تاکێشی نازدار بووە کاری پێ نەکراوە هێرکە ڕۆنێک نازانێت دروستکە هێشتا و ناتوانێت پارە پیاکە و ناتوانێت پشت بەخۆی بەسێ لە ڕووی ئابوووریەوە لە پڕێکاتۆی هێنیتە ماڵێکەوە و خێتە ژێرباری بەرپرسیارەتیشی گەورەوە و بەداخیشەوە زۆرینەی ئەوانەی هاوسەرگیری پێشوەخت دەکەن لە ئەنجامی ئەوەی ناکامەڵن لە ڕووی معریفیەوە زۆر جار پەلەشەکەن لە دروستکردنی منداڵ کە ئەمەش کارە ساتەکە دروستەکە هەم لە ڕووی سەحیەوە کچەکە بێتە قوربانی و هەم کۆرپەلەکانی شەبنە قوربانی ئەوانەی لە دایکێکی هەرزەکار دروستە بن دواترینە سەر ئاکامە زۆر خراپەکان هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێت وایە لە ئێستایا دایکان و باوکان یارمەتی دەربن بۆی کچان و کوڕانیان زوو هاوسەرگیری بکەن ئەو خێزانانەی کە زۆر پیاو سالارن زۆر نێر سالارن ئەوانەی مەسەلەی نامۆسپەرستی تەنها لەسەر و هەموو ئیحتیمامەکانیانەوەی بۆ ژیانی مینەکان بۆ ژیانی کچەکانیان ئەوانە بەڵێ هەتا ئێستا پیان خۆشە هەروەکو جاران لە چیرۆکە کوردیەکانیان دراما کوردیەکانە هەندێک مستەڵەحاتی نەشیاومان هەبوو ئێمە کە بە نەشیاوی خۆی من بەکاری ێنمەوە ئەو خێزانانی کە کچەکانیان وەکو بەرمی لە بارود سەیرەکەن وەکو تێنتیە سەیرەکەن هەر دەقەی بەڕوویان تەقێتەوە ئەوانە هەمیشە مشەجانی ئێستاشی لەگەڵ بێ لە کۆمەلگەی ئێمەدا حتا لە شارە گەورەکانیشە ئێستا پیان خۆشە دەقەی زووتر ئەم بەرمی لە بارودتە لە ماڵەکان دوور بکەوێتەوەی تر بەکییا تەقێتەوە کێشە نییە یان دوای تەقیبوونەوە تەقینەوەکەی
بە خاڵێتی بگەڕێتەوە مشکلە نیە بەڵام هەرچەنەوە سەرش مشکلی گرفتی تریان لە جۆری تر دەست پێەکە لەناو ئەو خێزانانەیە زۆرە و هەندێک خێزانی تر کە هەیە بەنەوە ئەیشی تر هان ئەدەن چۆن هەندێک خێزانی شێ بەڕاستی پێچەوانەی خێزانە تونتڕەوەکان ئازادیشی زیاد لە پێویستیان فراهەم کردو بۆ کچ و کوڕەکانیان لیان گەڕاون چۆن هەڵسو کەوتکەن چۆن پەیوەندی بکەن چۆن بڕیار بدەن لە ژیانی خۆیان لە کاتێکا کچەکە خۆی بڕیارەدا مەسەلەن ئێمە حاڵەتمان هەبووە کچ لە پۆلی واتە تەمەنی 16 ساڵ بووە باوکو دایکی ناچار کردووە کە ئیلا بێ من هاوسەرگیری بکەم لەگەڵ کوڕەیە تەنانەت باوک ئەوەنە بەرهەڵست کار بووە حتا ئامادە نەبووە یعنی تر کۆڵی نایەوە کچەکە شەڕی دنیای لەگەڵ خێزانە کردووە تا بە ئاواتەکەی خۆی گەشتووە بەس وەکو ناڕزایی دەربڕینێ حتا باوکەکە ئامادە نەبووە بچێتە پرۆسەی مارەکردنەکەەوە کە بە حکمی یاسا و شەرعیشە بێت باوکەکە ئامادە بێت وەکیلێکی بۆ خۆی گرتووە بە پێی دابوونەری و شەرع وەکو ڕەفزکردنێک بۆ حاڵەتە لە کاتێکە ئەم کچە هەمووی تەنها 1 ساڵ تەمەنی هاوسەرگیریەکەی بوو بە منداڵێکەوە گەڕایەوە بۆ ماڵی باوشی بەداخەوە و دوجار جیابوونەوە بەڵام باوکەکە وتی من بۆ مارەکردنەکە ئامادە نەبووم بێم دانیشم بەڵام ێستا بۆ تەلاقدان و جیابوونەوەکە ئامادەم ئەوەندەم پێخۆشە لەبەرەوەی هێشتا زەرەرەکەشت لێرە بگەڕێتەوە کچی خۆم باشترە زۆر کچەیە بەداخەوە لەم زڕوفەشە بە حکمەوەی ئازادیشی هەندێک خێزان ئازادیشی زیاد لە حدەیەن لەو حاڵەتای خێزانەکە ناتوانێت یان هەندێک جار بەداخەوە ینی هەندێک خێزان هەیە خەتای دایک و باوکەکەی بە تایبەتی دایکان لێرەدا ڕۆڵێکی خراپە گێڕن ئەو خێزانانەی کە ڕێەکەوێت داواکارێک بێتە داوای کچەکەیان لەبەرەوەی داواکارەکە پێگەی چابووری بەهێزی هەیە پێگەیەکی سیاسی بەهێزی هەیە پێگەیکی ئیداری بەهێزی هەیە دایکەکە هەستەکامە فرسەتیشی گەورەیە و فلان کەسە بێ بە زاوام با نێڵم ئەم فرسەتەم لە دەست دەرچێت بە زۆر کچەکە زەواجی لا شیرینەکە تەژیعیەکە هاانیەدا بڕاتە دەرەوە زەواجکە بەبێ ئەوەی بزانە یەکەم ئایا کچەکە ئەم کەسی بەدڵە دووهەم ئایا کچەکەی ئامادەکراوە بچێتە پرۆسی هاوسەرگیری سێهەم هیچ خاڵی هاوبەشیان هەیە لە نێوان ئەم و کوڕەکەیە چیان بەسێتەوە بەیەکەوە یخۆ آخر زۆر زەحمەتە دوو ئینسان بچنە ژێر سەقفێکەوە بەڵام خاڵی هاوبەشیان نەبێ ینی زۆر گرفتە ئێمە باومان لەبیر نەچێ شاراخان ینی کێشەی ئێمە وەکو ئینسان دووڕەگەزەکە ئەمەندە جیاوازیان هەیە لە نێوان یەکە لە ڕووی پێکاتەوە چ لە ڕووی فەسلەجی چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی ژیری چ لە هەموو ڕۆکانەوە ینی ئەوەندە جیاوازیەکان زۆرە ئەگەر لانی کەم بڕێک خاڵی هاوبەش نەبێت لە نێوانەوە دوو ئینسانە زۆر زەحمەتە پێکەوە ژیان زۆر زەحمەتە پێکەوە ژیان تو مەڕوانە ئێمە لە کۆمەڵگەی ئێمە لە ساڵانی ڕابردوو ڕێژەی تەلاق کەم بووە ساڵانی ڕابردوو کە ڕێژەی تەلاق و جیابوونەوە کەم بووە ترسە بۆ لە کولتور ترسە بۆ لە جیابوونەوە قبوڵ نەکردن هەبووە لەلایەن گەورەکانەوە لەلایەن ماڵە باوانی کچەوە بەڵام ئێستا تەنها تۆزێک دەرگا کراوەتەوە ئازادیەک نەوعەما هەیە بزانە ڕێژەی تەلاق چەند بەرز بۆتەوە من دڵنیا دەکەم ئێستاشی لەگەڵ بێ کۆمەڵگەی ئێمە چونکە سەرەتای پێکەنانی خێزان بە تایبەتی لای گەنجان و لای ئەوانەی هاوسەرگیری پێشوەختەکەن سەرەتاقی نادروستە پرۆسی پێکەنانی ژیانی هاوسەریەکە کەسیان نازان وەکو مۆدێلیشی کۆمەڵایەتی زەواجەکەن ئەگەر سبەی ڕۆژ لە کوردستان وەکو ئەوروپا ڕێگە بدرێ ئافرەت بە تەنیا دابنیشێت لانی کەم لە شوقەیەکە بە تەنیا دابنیشێت و لانی کەمیان سیستەمێکی دابینکردنی کۆمەڵایەتی سۆشیالێک مەسەرەن بیمەیەکی بێکاری بیمەیەکی کۆمەڵایەتی هەبێ دڵنیا دەکەم لە سەدا ڕێژەیەکی زۆر بەرز لە خێزانی کۆمەڵگەیمە هەڵەوەشێتەوە زۆربەی پێکەوە ژیانەکانی کۆمەڵگەیمە لە ڕابردووە ناچاری بوون و لە ئێستاشا قسمێکی ناچارین بەڵام بەداخەوە ئەم لە ناو هەموو پرۆسی جیابوونەوەکانەوە هاوسەرگیری پێشوەخت خەریکە سەرتۆپی هەموو هۆکارەکان داگیرەکە لە حاڵەتەکانی جیابوونەوە لە کوردستانی شوایە بەڕاستی ساڵانە ئامارەکانی دادگاکان کە پێمانەڵێن یەکێ لە هۆکارە هەر سەرکیەکان لەگەڵ خیانەتی زەوجی و لەگەڵ کۆمەڵی هۆکاری ترا مەسەلەی هاوسەرگیری پێشوەختە یەکێکە لە هۆکارەکان بەس وەکوتم بەداخەوە نە موەسسەسەیەکی توێژینەوەمان هەیە لە کۆمەڵگەی ئێمە بە دووادا چوون کار لەسەر شتانە بەڵام بە چاو لە ڕێی تێبینیەوە ئێمە تێبینیمان کردووە بەڵێ لە کوردستان ئێستا بەداخەوە ئەگەر نەشبوو بێتە دیاردا ڕوو لە دیاردەبوو نەکات بە تایبەتی لە وەکوتم ناوچەکە یعنی ئێمە من هیوادارم وەکو خۆم تووشی شۆک بووم خەڵک تووشی شۆک نەکەم من پێش 2 مانگ پێش ئێستا یەکی لەو حاڵەتانی سەردانی کردم لە یەکێ لە ناوچەکانی سەر بە پارێزگای سلێمانی تەمەنی 13 ساڵ و زەواجی کردووە ئەمە کارەساتە خەڵکینە بۆ خاتری خوا 13 ساڵ چۆنە بێ زەواجکە کێشەی هێنێ بۆ عیلاج بۆ لای من دایکی هێناوێتی تەسەوەرەکەی کچەکە یاریەکە لەگەڵ منداڵە هەتا ئێستا بە بووکەڵا یاریەکە لە کۆڵان دەزگیرانەکەی پێ نەخۆشە یاریەکە لەگەڵ مناڵە یعنی ئەو حسابی ئەو ناکە کەمە هێشتا مناڵە یعنی ئەمە کارەساتە جا
خوازانێ من نمونەیە کاتۆتە لام خوازانێ چەند حاڵەتی وامان هەیە سەر کوردستان و چەند هەیە قبول کراوە و چەند هەیە ئێستا قبول ناکرێت جیابێتەوە ینی هاوسەرگیری پێشوەختی کردووە بەڵام خێزانەکەی ڕێگەی پێنایان جیابێتەوە زۆر خێزان هەیە هەڕەشا کە لە کچەکەی ڕێ پێنایە جیابێتەوە بگەڕێتەوە ماڵی باوشی لەبەرەوە ئەمانە هەم باجی دەرونی گەورە ئەدەن هەم باجی تەندروستی گەورە ئەدەن هەم باجی کۆمەڵایەتی گەورە ئەدەن و زۆر بەشیان تووشی نەخۆشی دەرونیە بن لە دەرەنجامە و هەندێک لە هۆکارەکانی خیانەتی زەوجیش دووبارە لە ناو ئەوانەیە دروستە بێت لەبەرەوەی هەستەکە کەوتۆتە دۆزەخێکەوە کە گەڕانەوەی نییە بۆ دواوە و قوبوڵی واقعش ناکە یان خێزانەکە لێ قوبوڵ ناکە جیابێتەوە لەبەرەوە چێ پەیوەندی لەگەڵ کەسی ترەکە یەکێ لە هۆکارەکان تخوا با لەبیرمان نەچێ ئەمەش لە کچانە ئەم حاڵەتەش تۆزێ زۆرە زۆرجار لەبەرەوەی پەیوەندی هەبووە لەگەڵ کوڕێکە وە کوڕەکە ڕازگۆنە بۆ لەگەڵیا یان لانی کەم ناوی بنین بە تعبیری خەڵک دەسی بڕیوە وەکو ڕەتفعلێک وەکو کاردانە و پەرچەکردارێک بۆ کوڕەکە بۆ هەڵوێستەی کوڕەکە کچەکە لە داخەش زەواجەکات ئیتر لە هەر گوێنایەتە تەمەنەکەی تەمەنی چەنە و گوێنایەتەوە کەسێش کە هاتۆتە پێشەوەلەی وایە دوای ساڵێ دوو ساڵن جا ڕاستڵەشی بەوە شوایەتەوە وەکو مەستیەک وایە عینەن مەستی چۆن کەسێک کەلکو لە خواتەوە مەستە بێ ئاگەیرە خۆی نابێت چیەکە لە وەختانەیە هەندی حاڵەتی دەرونی هەیە بەداخەوە بە تایبەتی لە خۆناغی هەرزەکاریە وەکو مەستبوون وایە دوایەوەی مەستیەکە بەریانەدا ئەو جا ئەزانن چیان بەخوایان کردووە ئەنجایتری ئابێ ڕێگەی دادگا بگرنە بەر یان ئەبێتە تونند و تیژی خێزانی یان ئەبێ ئیتر تووشی نەخۆشی دەرونی ببێ قوبوڵی واقعکەیک بەداخەوە باشە مامەسە باباس لە زیانە تەندروستیەکان بکەین لە لای خانمان هەم لە قۆناغی بوون بە ژنیاندا هەمیش لە قۆناغی بوون بە دایکیاندا بەتایبەت لە تەمەنە زۆر منداڵەکاندا بۆ نمونەی کە باست کرد تەمەنی 13 ساڵە یان 14 یان 15 تەمەنانە زۆر منداڵن چۆن ئامادەی ئەوەیان هەیە لە ڕووی تەندروستی و ببن بە ژن چ جاوای ببن بە دایک بەڵێ هەردووشی مەترسی هەیە ئێمە هەموو توێژینەوەکان سەراستی جیهاندا نەک لە کوردستان دیارە کوردستانی شەر مەشمول لە بۆ توێژینەوەوانە بەو ئامارانە زۆرینەی حاڵەتەکانی مردن بۆ کچانی هەرزەکار خوار 19 ساڵ لە بینی 13 بۆ 19 ساڵ لە ناو ئەوانەیە کە زەواجیان کردووە کاوسەرگیریان کردووە زۆرترین حاڵەتی واتە ساڵانە لانی کەم 50,000 کچی هەرزەکار لەسەر ئاستی جیهانە ئەمرن بە هۆکاری زەواج کە زەواجیان کردووە و زائیدەن بەهۆی زەواجەکەشەوە تووشی حامیلە بوون و مەخاتر و مەترسی لەسەر تەندروستیان دروست بووە لە ناو ئەمانەدا هەتا تەمەنەکە کەمتر بێت واتە ئەوانەی خوار 15 ساڵ زەواجەکەن مەترسی مردن بۆ خۆیان مەترسی مردن لەسەر کۆرپەلەکانیان مەترسی تەندروستی گەورە زۆر زیاترە لە ناو ئەوانیشە پاش ئەوان لە نێوان 15 بۆ 19 ساڵەکان هەر زۆرترە و ڕێژەی مردن لە ناو کۆرپەلەکانیشە ئەوانەی کە لە دایکیشی هەرزەکار لە دایکە بن لە 150 زیاترە لە چاو ئەو مناڵانەی کە لە دایکیشی 20 تا 29 ساڵ لە دایکە بێت واتەگە کچەکەمان لە سەر و 20 ساڵەوە زەواجکە ئەگەری مردنی کۆرپەلەکەی نیوەی ئەگەری ئەو ئەگەرەیە کە بۆ دایکێک لە تەمەنی 13 ساڵ بۆ 19 ساڵە و ڕێژەی مردنیش لە ناو 20 بۆ 29 ساڵەکان زۆر ڕێژەیەکی ئاسایی و طبیعی وەکو مردنی هەموو حاڵەتێکی تر بەڵام لە ناو ئەوانی ترە هەم ڕێژەی توشبوون بە نەخۆشی دەرونی هەم ڕێژەی مردن هەم ڕێژەی مردنی کۆرپەلە هەم ڕێژەی ئەو مزعفەتە خەتەرناکانی کە لە ڕووی سەحی و تووشی ئینسانەکانە بن تووشی کچەکانە بن ئەمە طبعاً باجێکی زۆر قورسەدەن لە ڕووی سامانانی خەڵک ئێستا بپرسێ بڵێ خۆدایکی ئێمەش لەو تەمەنەوە زەواجی کردووە بەڵام ئەم شتانەشی نەبوو ئەم کێشانەشی نەبوو و جیاش نەبووتەوە و ژیانێکی سەرکەوتوشیان هەبوو پێ دوای ئەمە پەیوەندی هەبێت بە گۆڕانی کۆمەڵگا لە قۆناغێک و بۆ قۆناغێکی تر شارەخانەی مە ناتوانین گەرنتیەوە بین بڵین دایکی ئەمەش هەمووان دایکمان لە تەمەنێکی زووە ڕەنگە شووی کردوێ زەواجی کردوێ هەم باوکیشمان ڕەنگە لە تەمەنێکی زووە زەواجیان کردوێ لە کاتی خۆیان بەڵام ئەمە بەڵگەیەوە نییە کە وەکوتمان سەردەمانی پێشوو جیابوونەوە هەموو شتێک قبول کراوە قبول ناکرا جیابوونەوە لەبەرەوە هەموو شتێکیشانێکی قبول کردووە هەموو معاناتەکانیان هەبووە واگەر نەخۆشیش کەوت بێتن بردویانە بۆ لای شێخەیەک بۆ لای مامۆسایکی ئاینی بۆ لای بازرگانی بە ناوی ئاینەوە ئەمە جن چۆتە جەستەی ئەمە نازانم دەسی لێوە شێنراوە ئەمە نازانم تووشی بە جۆرها خوافات حاڵەتەکانیان بەڕێ کردووە پینە کردووە بەڵام دوجار
باوە نەشارینەوە ینی گیرێکی نەخۆشە بۆ لە کوردستان لە حقەتە ڕاستە ئێماوانە بە ڕێزن نای ئێماوانەی وەکو مامۆسای خۆمان سریانەکەین قەدیمەکان دایکان باوکان بەڵام ئەگەر بە پێوەری دەرونی و تەندروستیلیان کۆڵیتەوە زۆربیان ئیتر سەردەمەکە وا بووە کورد لە ئاستێکا بۆکەیتە بەداخەوە ئاسی خوێندەواری لاواز بووە زانکۆ نەبووە بەرنامە نەبووە تەلەڤیزۆن نەبووە وشیاری نەبووە ینی هەر باشیش بوو لەو سەردەمایە لەبەرەوە ئەمە کە قوبوڵ کراوە لەبەر ئەوە بۆ کە ئیتر خۆشی بێ و ترشی بێەوە ژیانێتی ئەوە چارەنووسێتی گەڕانەوە نەبووە بۆ دواوە بەڵام ئێستا خەڵکت چێتە بەڕێبەرەتی بە دوواداچوونی تونندوتیژی ئەگەر زۆڵمی لێ بکرێ کچ ینی ئەگەر بزانێت زۆر زۆڵمی لێکرێ پەنا بۆ یاسا ئەبات ڕێگە نادا حتا باوکیشی ستەمی لێ بکە ئەو مافی خۆشێتی بۆ باوشی ستەمی لێ بکایان و بە هەمان شێوە هاوسەریش بۆ هاوسەرەکەی خۆی لەبەرەوە ینی سەردەمەکان فعلەن جیاوازە گۆڕانکاری کۆمەڵایەتی سا خەڵک و شیارترە بۆیە قوڵ ناکرێت لە یەکتر یان بۆیە لانی کەم ڕێگە نادرێت پێشێلکاری زیاتر ببێ بەڵام لە ناو ئەم هەموو حەقیقەتی ئێستا شەمانە ئەم گۆڕانکاریانی چوونەتە پێشەوە لە کوردستان هێشتاش پێشێلکاری زۆر هەیە هێشتاش پێشکەوتنەکان لاستی خواستی ئەمانین هێشتاش ئەوەتان نمونەمان هەیە 11 ساڵە و هاوسەرگیریەکە ئەی ئافرین مامۆستای ئاینی تۆ مارەی بکەیت تەڵانەوە لە دادگا مارە ناکرێت ئافرین مامۆسای ئاینی کەواتە ئێمە خەلەلمان هەیە لە یەشێتی زانایانی ئاینی ئیسلامە بۆ هەتا ئێستا تەنزیم نەکراوە وەزارەتی داد ئەمە بۆ تەنزیم ناکات وەزارەتی ئەوقاف بۆ تەنزیمی ناکات مەسەلەن و پاشان خەلەلمان لە دەقی یاساییشا هەیە ئێمە ئەوەندەی من ئاگادار بم من یاسا ناس نیم لە 16 ساڵەوە ڕێگە پێدراوە هاوسەرگیری عەقدی زەواجی بۆ بکرێت وەڵڵا هێو تەمەنە جەریمەیە پێ دوایە بێ هەموار بکرێتەوە یاساش دوایە لە زۆر وڵات هەیە هەمواریان کردوەوە لە زۆر وڵاتە هەرچەنە ئێمە هێشتا ئێمە باشترین هەندی وڵاتی 15 ساڵە لە هەندی وڵاتی 13 ساڵە کە ڕێگادرێ لە یاساش لە دادگا شمارە بکرێت هێشتا ئێمە بەراورد بۆ دواکەوتوانە کەمتر دواکەوتوین هێشتا بەڵام لە ئاستی خواستانیە لە ئاستی پێویستانی لە حقەتە ینی لانی کەم حەدی ئەقل خۆزگە بکرایە بە 20 بەس تۆزی ڕەنگە قورس پێ ئەم قسەیە بەڵام خۆزگە بکرایە بە 20 بەس لانی کەم هیچ نەبی لە خوار هەژدەوە ڕێگەمەدەن مارە بکرێ ینی چی منفعتی خۆمە سیارە نیە بڵێ لە حدودەوەیەت و قازانجی بۆ حکوومەتی هەرێمتیایە ئەگەر یاسا شەموار بکرێتەوە پێ دوانە هەر زۆرینی کچان بەپێی بۆ نمونە بەپێی لە ڕێگەی مەلاکانەوە لە ڕێگەی مامۆستایانی ئاینی و جارێکی تر ئەم جۆرە لە عادات و تەقالیت جارێکتر دەست پێکەنەوە چۆنەوە نمونەی 13 ساڵت باس کرد من ڕێز و حرمەتمێ بۆ مامۆسایانی ئاینی بەس ینی ئەگەرەوە ببێ بە یاساوە ئەگەر یاساش سەروەر بێ لە وڵاتی ئێمە بەڕاستی تر مامۆسایانی ئاینیش بەڕاستی ئەبێ پرسیینەوە لەگەڵ بکرێ بێجرعاتیان بەرامبەر کرێ هەر کەسێ پێشەی لە یاسا بکە بەڕێز و حرمەتەوە ئێمە جاریوا هەیە خەڵکی تر ناوی خەڵکی گەورەیەنی لە وڵاتەیە ئەڵێ باڕوبەڕوو یاسا بێتەوە مامۆسایشی ئاینیش هەوڵاتی شەم وڵاتەیە ئەرشیشی ئاینی پیرۆزی لەسرە و هەر کاتێک خڕوقات کا بەرامبەر یاسا مامۆسای ئاینی ئەوی شەبێ لێپرسینەوەی لەگەڵا بکرێنی و حەقە دادگامان هەبێ بۆ مەسائلانە و حەقە قسەی جدی هەبێ کۆمەلگا منەوە ناڵێم لە پاش ڕاپەڕینەوە بەداخەوە پێش ڕاپەڕین ژێردەسە بووین هیچ هەرچیە گوبێک لەیمان لەسەر نەبووە لە پاش ڕاپەڕینەوە لە ماوەی ئەم 25 ساڵی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم و حکوومەتیشی خۆماڵی و دەسەڵاتیشی ناوخۆیی کۆمەلگە بڕێوەچێ بەداخەوە پرسە کۆمەڵایەتیەکان نەبوونەتە خەمی هیچ موسسەیەک هیچ دەسەڵاتێک نەبووتە خەمی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووتە خەمی پەرلەمانی کوردستانیش لە حقەتە ڕاستە دیژنەی کاروباری کۆمەڵایەتی و خێزان و ناوبەناو هەوڵێگەیەن و ئەوواکەن بەڵام ئەمانە هیچی کافێنین بۆ خۆمان نەخەڵەتێنین حتا وەزارەتی پەروەردە ینی من ماوەی پێش ئێستا نوێنەری ڕێکخراوێکی سەر بنێتەوە یەکگرتوەکان کە لە کوردستان کارەکەن سەردانیان کردین بۆ پرسی هاوسەرگیری پێشوەخت وتیان ئەمانەیە ئێمە منهەجێک دابنرێت لە ناو منهەجەکەیە پرسی مەسەلەی هاوسەرگیری پێشوەخت وتی ئێمە بە یاسا ناتوانین مەسەلەن حکوومەتی هەرێم ناتوانێت بە یاسا مەنعیکە ئەگەر چی بە یاسا شکرێ مەنعیکەین ئێمە لانی کەم لە خوار 18 ساڵەوە هەر کەسێ زەواجکە غەرامەیەک و سژنێکی بۆ بڕێرەوە بزانم کێ وێرێ زەواجکە لەو خۆناغایە یان ئەو باوکەی کچەکەی ناچارەکە با ئەو لێپرسینەوە یاسایی بەرامبەر کرێ بزانم چ باوشێکە وێرێ گەڕۆ بکە بەڵام لانی کەم دواتر درێژاتین بە گفتوگۆکانمان باسیش لەلایەنی پەروەردەیەکی بزانین چ ڕوونکردنەوە یاخود چ ڕێنماییەک ئەدات بە ئەو کەسانی کێنە ناو خێزان و کۆمەڵگەوە درێژاتین بە گفتوگۆکانمان لە دوای کە وچانێکمان وەرگرت بەردەوامە بین لەگەڵتانە.
یاساییەوە هیچ جێگەیەک نەبووە هۆشیاریان پێبات کە ژنان دەبێت بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵدا بکرێت و بەو شێوەیەش مەمنوع مامەڵەیان لەگەڵدا بکرێت و ئیلا ئاخیرهی کچان تووشی جۆرێک لە شۆکە بن. باسی ئەو گرفتانەمان بۆ بکە کە کچان لە دوای ئەو مەستی کە خۆت باست کرە مەستیە بەریانەیات لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە گرفتانی کە تووشیانە بێتەوە چین. باسمان لە زیانە جستەیی و تەندروستیەکان کرد بۆ خانمان. بڵێ فعلا واقعەکی دەرونی هەیە لە پاش ئەوەی بە پراکتیشیە چێتە ژیانی هاوسەرگیریەوە و بۆی دەرەکەوێ ئەو خەونانەی بەم جۆرە نایەتە دی یاخود ئەوەی ئەم تەسەوەریە کرد ئەو وێنایی ئەو دروستی کردبوو ئەوە دەرنەچوو لەوێ فعلا تووشی شۆکە بێت تووشی ڕاشڵەشینێکی دەرونی ئەبێت و هەست بە ناومێدیشی زۆرەکە هەست بە دڵە ڕاوچەیەکی بەردەوامەکە تەوقعی ڕوودانیشتی ناخۆشەکە و هەندێک جار تووشی خەمۆکیشە بنەمانە و کێشەکە وەیە گەر یەکێک خۆی یەکێک بێلەوانی داکۆچی کردبێ زۆر داکۆچی کار بوو بێلەوەی بە زۆر هاوسەرگیری بکە حتا ماوەیەکی زۆرەکەوێتە سڕایکی نەفسیەوە بیڵێم بە ماڵی باوکم بڵێم نەیڵێم ئەی چۆن قوبولی کەم یعنی من حاڵەت هەیە لامانە کێشەکەی ئەڵێ من یەک ساڵە ئەمەوێت جابمەوە بەس ناوێر مفاتەحەی ماڵی باوکم کەم لەبەرەوەی کاتی خۆی ئەوان وتیان نەکەی من بەخسم نەکردم ئەلەم حاڵەتانشمان زۆرە جاوەرە و معاناتە چەند زۆرە لە ڕووی دەرونیەوە بۆ کچێک بۆ ژنێک بۆ ئافرەتێک کە ساڵێکە زەواجی کردو لە تەمەنیشی ناسکاوە هەست بە ناومێدێکی زۆرەکات دیارە بەشێرەکچان تەوقعی چەوتیان هەیە دەربارەی حیاتی زەوجی ئەو پێی وایە ئەوەی لە ماڵی باوکی بۆی نەهاتوەتە دی ئەوەی باوکی بۆی نەکردووە ئەو خەونانەی بۆی نهاتوەتە دی بازانێ کوڕێکی بەدبەخت کە ئەویش وەکو ئەو 20 ساڵە 22 ساڵە تازە ڕەنگە زانکۆی تاو کردویان نەکردبێ وە خاوەنی پێگەی ئابووری خۆی نییە ئەو ئێوێ ئەو کوڕە بێت هەموو خەونەکانی بۆ بێنێتە دی ئالێرۆ زۆرجار کێشەکان دەست پێەکە یانی ناومێدێکی زۆر تووشیانە بێ بۆیە لە حەقەتە ئەمانە وردە کێشە و ناتەبایی سەر هەڵەدا لە پاشە ئەو شۆکە بە گژێکدا چوون دەست پێ ئەکات و لەبەرەوەی هێشتا تەمەنەکەشیان ناسکە هەڵچوونیان زۆرە و قۆناغا چووکە لە زەمنی قۆناغی هێرزەکاری حسابە و بەسیترین شتی ترۆک و فیشەکەشێتە چن بە ئاسمانە و تۆران دەست پێ ئەکا مەرحەلەی تۆران دەست پێ ئەکا جارێ فترێک لە ماڵەوە قسە لەگەڵ یەک ناکەن جێ نووسنجیاکەنەوە خواردن پێشکەشی یەکتر ناکەن و ئیسەقلالی یەک ناکەن و گفتوگۆ ناکەن دوای ئەوە مەرحەلەی دووهەم تەشەنوج و گرژەکان زیاتر بێت کچەکە ماڵ بەجێ هێڵێت جاری وایتر ئەو فترەی کە ئێمە لە کوردەوارەیە پێوترێت تۆران ماوەیە گەڕوات و ماوەیەتە و خەڵگەکەوێتە بینەوە و ئیتر جاری وا هەیە بەڕقاکەوتن هەیە کوڕەکە کەوێتە عینادی نایهێنێتەوە و ماڵی کچەکە هەڕەشاکەن و ئیتر زۆر جار کێشەی نێوان دوو خێزانەکەیان دوو بنەماڵەکە شیری ئەکەوێتەوە دوجار ئەم پرۆسەیە بەمە ناوەستێت چونکە لە ئەنجامی ئەوەی زۆر جار کۆدەکانیان جیاوازە کچ و کوڕەکە واتە هیچ شتێک نیان بەسێتەوە بەیەکەوە کێشەکان بە بەردەوامە بن واتە ساڵ دو ساڵ سێ ساڵ بەردەوامیتر ئەمە لە حاڵەتی دەرونی زۆر خراپە و کاریگەری بۆ سەر خەو بۆ سەر خواردن بۆ سەر سوڕی مانگانە بۆ سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان ئەنجامە تەبان دەستێوەردانی کۆمەڵایەتیش لەولاوە بۆستێ ماڵە خەزوری ئەم ماڵە خەزوری ئەو کەسی ئەم کەسی ئەو خوشکی ئەم خوشکی ئەوەی تر ئەمانش زۆر جار هەنێشانیشان بەسەوەیە ئاگرە بنزینەکەن بە ئاگرەکە خۆشەکەن و هەندێکشان هەیە بە وجدان و ئینساف و تەعاملەکەن و هەندێکشان لە هەمویان عەقڵانەتر ئەوانن کە یەن ڕاوێژەکەن بە خەڵکانی پسپۆر و بە دوای چارەسەری گونجاوە ئەگەڕێن و زۆر جار بەداخەوە لە ئەنجامیەوەی کە ینی نازان شەوازی مامەڵەکردن لەگەڵ یەکتر جاری وایە خاڵی هاوبەشیشانەیە بەڵام نازان چۆن مامەڵە لەگەڵێکاکەن ئێمە لەم حاڵەتانە زۆر سەردانمانەکەن بە تایبەتی و حاڵەتانە زۆر سەرکەوتوترێ بێ بۆ چارەسەر ئەگەر لە سەرەتای کێشەکان نابێن ینی هێشتا نەگەشت بێتە قۆناغی بێڕێزیکردن بەرامبەریە کاڵبوونەوەی سۆز و خۆشەویستی سیوابوونەوە لە یەک کە گەشتەوە حەدە زۆر جار قورسە مەسەری چارەسەر لە نێوانیانە مامۆستاگیان کاتەکە زۆر بە خێرایی ئەڕوات لەگەڵ بەڕێستان نامەوێت زۆر بە وردی باسی چارەسەرەکانمان بۆ بکەی هەم چارەسەرە یاسایی و ئاینیەکان و هەم کۆمەڵایەتی و دەرونیەکانیش بەڵام ئەگەر بکرێت بە خێرایی بۆی زۆرترین زانیاری وەڵای جا بەشی منە خێرایی بۆ لە ژیانە خێراییەکە ئەوەیە کە بڵین یەکەم پرۆسی پەروەردە مهمە نەتەوە یەکگرتوەکان هەوڵێکی هەیە کە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە پرۆگرامێک دابنێت بۆ توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی تاکو ئەوان وەکوانە بیڵێنەوە لە زمنی وانەکانە مادەکانە منهجەکانە مەسەلەی هاوسەرگیری پێشوەختی تیابێ لانی کەم ئێمەش بە خەڵکەڵین ئەوانەی هاوسەرگیری پێشوەختیان کردو و هێشتا مناڵیان نەبووە
تکایە پەلە نەکەن لە دروستکردنی مناڵ لانی کەمە تا تەمەندان نەچێتە سەر و 20 ساڵەوە بۆ ئەوەی هەم مەترسی مردن مەترسی نەخۆشی مەترسی کێشەی تەندروستی هەم بۆ ژنەکە و دایکەکە هەم بۆ کۆرپەلەکانیش دروست نەبێ وەلانی کەم پەلە مەکەن ئەگەری جابوونەوە ئەگەر خوا نەکردە هەبێت بۆ ئەوەی بەبێ مناڵ جیابنەوە باشتر لەوەی مناڵێکیش بێ بە قوربانی ساڵانە چەندین ملیۆن مناڵ لەسەر ئاستی جیهانە ئەبنە قوربانی بەهۆی ئەوەی دایک و باوکیان هاوسەرگیری پێشوەختیان کردو و جابوونەتەوە لە یەک لانی کەم با ئەمە ڕاگرین لێرەیە خاڵی دووهەم خێزانەکان حەقە هیچ دایک و باوشێک بە هیچ دافعەک نە بە دافعی ناموسپەرستی نە بە دافعی فرۆشتنی کەچیان لەبەرەوەی زاواکەی پێگەی وابێ ئەوە بێ نازانم بەمانە هیچی نابێ بەڕاستی ئەو زۆڵمە لە کچەکانیان کەن هانی کچەکانیان دەن کە هاوسەرگیری بکەن بۆ خودی کچەکانیش تکایە نە لاسایی یەکترکەنەوە نە چاو لە زنجیرە دۆبلاچکراوەکان کەن و تەقلیدی ئەوان بکەنەوە نە حەقت بەسەر هاوڕێیەکەوە هەبێ ئەگەر ئەو هەڵەیی کردبێ ئێمە پێی ئەڵین هەڵا لەبەرەوەی فعلا نەخۆشیە هاوسەرگیری پێشوەخت نەخۆشیشی کۆمەڵایەتیە لە هەر کۆمەلگەیەکە هەبێ و تەوقعی خەونی گەورەت نەبێت لە هاوسەرگیری مەسئولیەتە هاوسەرگیری بەرپرسیارەتیشی گەورەیە بەرپرسیارەتیشی کۆمەڵایەتیە دەرونیە هەڵچوونیە عەقلیە ئابوووریە هەموو شتێکە فەسلەجیشە حتا مەسەلەن بە تایبەتی بۆ ژنان لەبەرەوە حەقە پێش ئەوە وەکو حکوومەتیش ئەوەی کە هەستێت کچووک و ڕوشار کاتەوە لە ڕێیکردنەوەی خول بۆ ئەوەی کە ئێمە وشاری دروست بین بە کچان و کوڕانی خۆمان پێشەوەی بچنە ژیانی هاوسەرگیری و هەر کەسێک هەر کچێک هەر کوڕێک ئەو خولە نەبینێت دادگا گرێبەستی هاوسەرگیری بۆ تۆمار نەکات ئێمە دەمێک ئەمە هاوارمانە ئەمەمان وتۆتەوە خۆشم تااقەتیم جملەیەم نەماوە لە 2009 ئێمە هاوارەکەین تکایە ئێستاش نەچوە بچێت زۆر وڵات کردیان تەجروبەکان سەرکەوتوو بوو مالیزیا ڕێژەی تەلاقی لە 32 هێنا سەر لە 100 تەنها بەهۆی ئەوەی کچان و کوڕانی وشار کردەوە لە ڕێکردنەوەی خولەوە نەهێشت یەک عقد لە دادگا بکرێت تا خول نەبینن ئەی باشە ئێمە حکوومەتێرێ بۆ ئێمەنێکین هەر پرسی نەوت هەر پرسی پەرلەمان هەر پرسی گەندەڵی هەر پرسی کورە بابە وەرن ئێمەمانان بپرسن قەیرانی زۆر قوڵترمانەی لە قەیرانی گەندەڵی لە کوردستانە کورە خۆ قەیرانە گەندەڵەکان شەر قەیرانی دەرونین وەڵڵا ئینسانی دەرون نەخۆشن کە گەندەڵن باشە ئێمە وەرن با مرۆڤی دەرون دروست پێ بگەێنین با کەسێتی ئینسانی کورد ئێمە بینا عیمرانەکەین بینا دروست دەکەین جادەرەکەین جسرەکەین ئەوە ئەەکەین ئەی مرۆڤکەی بنیاد بنین ئەو چارەکە سەدەیەکە مرۆڤی کورد بەدەست کۆمەڵێ باگراوندی زۆر خراپ بەدەست کۆمەڵی خوراافات بەدەست کۆمەڵێ لەگەڵ ڕێزمەوە نەزانی مەسەرەن منهەجەکانی خوێندنی ئێمە کافینین لە ئاستی پەروەردەی ئەم سەردەمیانین لە حقیقەتە پێویستمان بەوە هەیە ڕۆڵی توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی ئەوێ زۆر چالاکتر بکرێ حکومەت ڕۆڵی گرنگیان پێبا لە هەموو مؤسسەیەکە بوونیان هەبێ لە دادگابوونیان هەبێ لە نەخۆشخانە بوونیان هەبێ لە نەخۆشخانی منداڵبوون بوونیان هەبێ لە سجنەکانە بوونیان هەبێ قوتابخانەکانیش بەداخەوە وەکو پێویست ڕێژەی توێژەرانمان کەمە ئێستا هیوادارین هەر وەختی ئەم قەیرانەمان تێپەڕان و دەرگای تاعینات کرایەوە ئیشێ لە ئەولەویەتەکانی حکوومەت وەزارەتی پەروەردە دامەزرانی توێژەران بێ چونکە زۆربەی ئەمانە لە خۆلاقی عەدادیەوە زۆر جار ئەو بڕیارە ئەدەن ئەگەر توێژەرێکە بێلانی کەم ڕێنمایی بکە ئەگەر توێژەرێکە بێ محاضەرەی سمیناریشی باتێ ئێستاش من دەستخۆشی لە هەندێک ڕێکخراوەکەم لە کوردستان هەر دوێنێشەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یەکی لە خانمەکان چالاکیان لە یەشە لە قەزاکانی سلێمانی کردبوو کە خولیان کردوەوە لەسەر مەترسیەکانی هاوسەرگیری پێشوەخت و میدیاش بەڕاستی ئەبێ قسەی خۆی هەبێ ئەو هەموو زنجیرە دۆبلاچ کراوە باوکە ڕۆی خیتە سەر هەر قەناتێکە زنجیری دۆبلاچ کراوە لەم کوردستانە کوڕی هەوا لە ڕای خوایە دوو بەرنامەی تەواوی باشدانێن دوو ئێستا من دەستخۆشی دێتەوە کەم لە هەندێک کەناڵی تر بەرنامەیان لێرە لەوێ هەیە هی بەیانیان هی ئێواران بەرنامی خێزانیمان پێویستە ئێمە یعنی بەسە زنجیری دۆبلاچ کراو و بەسە شەڕە دەن و کوشەڕە چەلاحانی بینی ئەم مەسول و پەرلەمانتار و یعنی ئەمانە لێبووینەوە ئێمە بەسەراحەت با بۆخۆیان لە ساحەیەکە شەڕی خۆیان کەن و بەڵام لێگەڕن کۆمەلگاکات بە تەندروستانە بژی خەڵک بە تەندروستانە بیر بکاتەوە یاعلام قسەی جددیتری هەبێ بۆ ژیانی کۆمەلگا یعنی کەناڵی خێزانیمان نییە ئێمەوە کێشەکەمانە کەناڵی کۆمەڵایەتیمان نییە کەناڵی پەروەردەییمان نییە ینی گوناه نییە تخوا لە شاری شوکو لە وڵاتی شوکو کوردستانە هەتا ئێستا یەک کەناڵی پەروەردەی محەلیمان هەیە ینی بەداخەوە ینی ئەویش ئەوە نەگرنگی پێ نەدراوە بگاتە ئاستی پێویست لە کاتێکە سووریا بەم هەموو قەیران و دەردەشەوەکەیەتی ئێساش کۆمەڵی کەناڵی ئاسمانی پەروەردەیی هەیە و لە هەموو دنیاشا هەیە هەم کەناڵی خێزانی هەم کەناڵی پەروەردەیی هیوادارین بتوانین بەجودی هەمولایەکمان ئەو خۆش بێ هیوادارین تاوی زانیارەکانی بەڕێستان گەیشت بێ و یاساکانیش تایبەت بم پرسە هەموار بکرێتەوە سپاس بۆ تاوی زانیارانی کە بێمەت بەخشیتەوە پاشکەمێکی ترچینێتەوە دیوم دەسەکانت خۆشمان سپاس بەخۆم.
دووبارە سڵاتان لەبێ ئەم ئێوارەیە لە تەوری دووەمدا میوانێکی خۆشەویستمان لەگەڵایە کە هیچ کاکاوەیە کاکاوە بەخێر بیت زۆر سپاس ئێوارە باش زۆر سپاس سڵای خۆت بگەێنە زۆر سڵاو و ڕێزمێ بۆ بینەرانی بەڕێز بۆ بەرنامەکەشتان بۆ وستافە جوانەی ئێناختی دوو زۆر بەخێر بیت کاوایەکێک بۆ لەو خوێندکارانەی کە لە پرۆگرامی خۆشترین دەنگا لە قۆناغەکانی سەرەتاوە بەردەوامی هەبوو و ئەوەی جێشان نازیە بۆ کاوە لە یەکەمی بەدەستێنە با بگەڕینەوە بۆ ئەو سەردەمە یەکەمین قۆناغ لەوێەوە دەست پێ کرد و لەوێەوە دەرکەوتیت و خەڵک تۆی ناسی چی بە تۆ بەخشی خۆشترین دەنگ خۆشتین دەنگ غێری دیوە معنەوەکەی کە پاڵ پشتێکی بێز و بۆی کە منی تر بتوانم کاری هوەری بکەم و سیقەیە و چوار مامۆستایە و بەشێکی زۆری خەڵکی کوردستان کە دەنگیان بە منەوە و پاڵ پشتێکی معنەوی زۆر بوو بە من و لە ڕۆمادیەکەشەوە خەڵاتی بەرنامەکە سیارێ بوو کە دەرچوو بە خۆشحاڵیەوە کە یەکەم بووم سیارێکم زین چی لەو سیارەیە کرد لێم خۆڕی دەستەکانت خۆش بێ بە خێراتنی ئەو پیاوە شیرین و دەست و پەنجە شیریناناکەین کاکە بڵند و کاکە پێشەوای خۆشەویست زۆر زۆر بەخێر بێن ئەم ئێوارەیە گوێمان پڕەکەن لە میوزیکی خۆش لەگەڵ کاکە کاوای بە دەنگە شیرینەکەی پێت خۆشە پێکەوە بگەڕینەوە بۆ یەکێک لە یادەوەریەکانی خۆشترین دەنگ یادەوەری خۆشتین دەنگ هەموو ئەو چرکە ساتانی لەگەڵەوە هەوەڕێ و ئازیزانەیە بووین خۆش بووە بەڕاستی ئەزمونێکی تازە بوو کە لە ئاستی خۆتا کۆمەڵی خوێنکار و کۆمەڵی کە زەناسی کە هەمویان مۆزیقینەوە هەمویان هوەرین ئەوە یادگارێکی خۆشە هەموو چرکانی کە لێرە بەسەرمان بردووە لەگەڵ ستافەکە و ئەو بەڕێزانی لێرەوە پێت خۆشە بە ڤیددیۆیەک پێکەوە و کاتانی لێ بردوتە سەر پێکەوە ببینین با بەشێکی کەم لەو ڤیددیۆ ببینین فەرموون ئەم دڵای وەک بێت پرێستێ ڕۆکاتە چاوەکە نوێژەکە بۆ تیشکی چاو و زوڵفە تێگاڵاوەکە گەرچیای شێری بەزابری خوندەرە و پێڵاوەکە کاوە جەمال لە سلێمانی خۆشحاڵم کاتم بەشداری لەم بەرنامەیەکەم هەریش نەبێ ئەتوانین کۆمەڵێ هاوڕێ و کۆمەڵێ بەرەمەند بناسیینە ئەستی خۆمانە هەستێکی خۆشە بەڕاستی بەڕاستی شڵەژە و وەڵامی تر هیوادارم سەرکەوتم خۆشحاڵم طبعاً کە توانیم ئەم قۆناغە بەسەرکەوتوی بڕم پێشم ناخۆشەکە کۆمەڵی هاوڕێ هەبووە پێم وایە بێ مامۆستا دیاریکە داخی کەمیانت هەڵبژارکە بیبی بە مامۆستا نەجمەدین زۆر باشە ئەمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین بەڵام ئیتر ئەمە کەوتۆتە سەر ئەو کەسانی کێنە ئێرە هەڵەبژێرن یاننا سەرکەوتوو خۆشترین دەنگ کاوە لە سلەیمانی
دووبارە سڵاتان لەبێ چاستێکەکەتە بۆ کاتە هەمووی ڕایە کرد بۆلات هەمووی خۆشەویستی خۆی و جارێکی تر دەستخۆشی خۆی دەرەبڕی تەوان ناستێکی زۆر خۆشە بە یەکەم لەسەر ئاستی ئەو پارچانی کە خەڵک ئەیتوانی بەشدار بێت لەو بەرنامەیە پلەیەکەمی شانازیەکی زۆر بوو بۆ من جێ خۆشحاڵی بوو زۆر لە ڕووی ترس و شەرمەوە لەبەرو یەکەمین جارت بچیتە سەر ستەیج و یەکەمین جار بوو بەرکەوتنتە بێت لەگەڵ جەماوەر و لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی و ئازمون و بەتوانادا چۆن بوویت؟ وەکو یەکەم جار ترسێکی زۆر زۆرە ترس و سترێسی گۆرانی بێش لەو ڕۆژەی دەست پێکاتە و کاتی واز لە گۆرانیانی تەواو ناوێت لەسەر مەسبەح و لەسەر ستەیج بەڕاستی هەموو کاتێ وارێ ئێستا ژوایە؟ ئێستا شەر دەبا ئێستا گوێمان لە گۆرانی پێ فەرموو.
لقابی یارە فیداکار نەبێ لە حیلەی ڕاقیب ئاگادار نەبێ لە ساحەی عەشقا چاپۆک سوار نەبێ لە ساحەی عەشقا چاپۆک سوار نەبێ ئەو عەقڵە یاخوا بەشی شێتی بێ کڕی و کۆڵە کۆت هەر پاپاتی بێ بێکەس کۆڵە کۆت هەر پاپاتی بێ زۆر سپاس. دەستەکانتان خۆش بێت ماندوو نەبن. زۆر سپاس. دەوستانتە لە بە ئاوا جوان بتبین بووی دەستەکانت خۆش بێت. بژیت. باباس لە بەردەوام بوونت بکەین کۆمەڵێک مامۆستا بڕوای خۆیان بەخشی بە تۆ کۆمەڵێک خەڵک SMSیان نرد و بڕوای خۆیان بەخشی بە تۆ چەندین مامۆستا لە پشکارەکانی تۆ ماندوو بوون وانی باشیان پێوتیتەوە هەڵبژاردننی باشیان پێدایکە فلانە گۆڕانی بڵێ لەگەڵ دەنگی تۆیان باشە بەڵام وەستایت بەردەوام نەبوویت چەند ساڵێک تێپەڕی و بەردەوام نەبوویت هیچ بەرهەمێکت نەبوو بۆ ئەلبەتە شتانی باس کرد هەمووی ئەو دیۆمانەوەیە کاڵم بۆ من زۆر بوو لەو بەرنمەیە کە بەدەست بێنا بەڵام ڕاستەکەی هوەریش تەنیا قسە نیە و هەم ئەو دیۆمانەوەی پێویستە هەم ئەو پەیوەندی و ئەو علاقەتە شخصی لەگەڵ ئەو مۆزیقیانە و ئەو خەڵکی کە ئایناسی لە بواری خۆتا ئیشەکەن دوایەوە من ئەمشم خوێند ینی ئەو کاتە لە سەرەتای ئەو بووم کە شەشم تەواوی تر تۆزێ لەبەر دەرەجە وشت چوومە دواوە لە مەسەلە هوەرێکەیە دوایەوە ڕاستەکەی دیمادیش کە گرنگە بۆ گۆرانی بێش هەمیشە کارەکانە بەمادە ئەکرێ نەک بۆ من بۆ هەموو هونەرمەندێک وایە ئەم چەند ساڵی دوایی نەک هونەرمەندان هەموو کەسێک ڕەنگە ئەو بربەستە لە پێشی ئیشەکانی و دروست بێ کە مادەیەکێکە لەوەی کە بتوانێت ئیشەکانە بە سەرکەوتوی ئەنجام بی بەڵام ڕاستەکەی وەکو معنەویات لە هونەرا وەکەوەی کە حەزم بە هونەر بێ من هەر واستەکەم بەردەوام دانەبڕەوەم ئینشاءڵڵا شتی تریش ئەبێت. چۆن دانەبراویت؟ دانەبڕانەکە بە بەردەوامی ئەگەر بتوانم لە یادەکانە بۆ نمونە لە یادی ئەنفالە لە یادی خەڵەبجیایەوە ئەو یادە و بۆنە کوردیەکان و هەمیشە بەشدار بووم لە ڕێگەی ئەو ستافەوە کە لە جامیعی خۆمانە لە زانکۆیا دروستمان کردووە و ئەو کۆمەڵە و ڕێکخراوانی کە پژگیریان کردوونی توانیمانە بچینە لای ئاوارەکانی ئەو ئاوارانی کە ڕۆیان لە هەرمی کوردستان کردو توانیمانە دڵی مناڵەکان خۆشکەین یعنی ئەمە بۆ خۆی ڕەنگە یەکێ بێ هەر لەو هەدەفانی کە هونەرمەند حەزی پێێتی و خزمەتی پێیەکە ئەوش خزمەتکردنە لەو لایەنانەوە ئەوە خزمەتی تری هونەر ئەگەر وەکو کلیپ و بەردەوام بوون ئەوە سوودێکی بۆ خۆتەبێ بەڵام و ئیشێکی ئەمە کردومانە ڕاستەکەی بەخۆبەخشانە کردومانە و نیشانەی بەردەوامیمان بۆ و نیشانەی ئەوە بۆ کە حەزەکەین خزمەتکەین بەڕاست. لە خوێندنا لە چ پلەیەک دای؟ لە دوی زانکۆ. لە چ بەشێک؟ لە ئەندازیاری کوشت و کاڵ. زۆر باشە. ئافرین. با گومان لە بەرهەمی دواتر بێ دواتریش کۆمەڵی قسەیترەکەین. ئینشاڵڵا. ئەم بەرهەمە هی کێیە؟ ئەم بەرهەمە بەرهەمێکی فۆلکلۆرێ پێم وابێ من لە سەرزاری کۆمەڵی هونەرمەند جۆم لێ بووە لەوانە کاک عەدنان کەریم و کۆمەڵی هونەرمەندی تر. زۆر باشە فەرموو.
لو دمي راضلم لدا وبجوان من ديواني شاوي جواني شاوي جوان گرچی خەڵکی وڵاتی چاو جوانانێم ئەمەنێم ئەمەنایی گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانێم چاوی جوانم ندیتر بە چاوانم ئەمەنەی لە خۆم غەریبەیەم ڕەنگ زەردی خەزان ئازیزەکەم خاتای پاییزان ڕەنگ زەردی خەزان ئازیزەکەم خاتای پاییزان ڕازەردیەکەی من ئەی هاوار گۆری ئازیزان ڕازەردیەکەی من ئەی هاوار گۆری دەستەکانت خۆش ماندوونە بن هەموو لایەک دەست خۆشتان لێکم پەیوەندیت لەگەڵ و هاوڕێیانی تر تاکە لەگەڵ لە خۆشترین دەنگا پەیوەندیتان هەبوو یاخود بەردەوامیتان هەبوو هیچ پەیوەندێکت ماوە لەگەڵیانە پەیوەندێکە هەروەکو لانی هاوڕێتی و ئەوانە بەردەوامە بڵێ ڕۆژانە لێگە پرسین و سەردانی یەکەکەین جاری وایە لە مەسەلەی هونەری ئەوانەشە بخۆمان خەریکە بین جاری وایە باشە بەڵام نابێتە ئەوەی کە تاین کلیف بە ئەوشتانە نەمتوانیوە ڕاستەکە باسی ئەوت کرد کە ئەبێت یەکێک بۆ نمونە موزیسیانێک هاوکاریت بکایە خود لێت نزیک بن بۆی هاوکاریت بکەن و ڕێنماییت بکەن بۆ هەڵبژاردنی کارە هونەریەکانت ئەگەر بڕیار بێ گۆرانیەک بڵێ یان سیدێک تۆمار بکەیت گۆرانیەک تۆمار بکەیت حەزەکەیت کێ یارمەتیت بە کێ ڕێنماییت بکە یا لە چ ستایل لە گۆرانی بڵێ سەرکەوتنی هەر هونەرمەندێ ڕاستەکەی ئەوەیە کە ستایلێک تایبەت بەخۆی هەبێ نەک لێکچوون ئەوە بەڵام هونەرمەندی زۆرە کە کارەکانیان جی شانازین بۆ هەموو کەسێک و بۆ هونەرمەندانی دوای خۆیان کاتوان گۆرانی بڵێن کۆمەڵی هونەرمەندمان ماوە خۆشبەختانە کە ماوەن کارەکانیان کاری زۆر جوانن لەسەر ئاستی هەموو ناوچەکانی کوردستان و ئەو هونەرمەندانش ڕاستەکەی ئێمە توانین سوودیان لێ وەرگرین بچینە لایەن بەڵامی تر ئەوەش ئەکەوێتەوە سەر بەردەوامی خۆت و چالاکی خۆ کە بتوانین ئەو هونەرمەندانەش یارمەتی و بەن و دەستی یاوکاری و بەدرێز کرد بۆ درێژ شارەزایی هەیە لە زاراوەکانی تری کوردستان نەخێر هیچ
کرمانجیش ڕەنگە تێبگەم بەس من خۆم ناتوانم هیچ گۆرانێکی کرمانجیت گوێ بۆیان لەبەرت کردووە گوێ لە گۆرانی کرمانجێگرم بەڵێ بەس ئیتر ڕەنگە چۆن توانایەکی ئەبێ زۆریش گۆرانی بوێت پێشبست تۆزێ قورسە بۆ کەسێکی سۆرانی یەک کەتوانێت پارچەش؟ گۆرانی بڕوا ناکەم حەزت لە چ گۆرانێکی کرمانجی بووە ڕاستەکەی کرمانجەکان گۆرانی بادینەکان شتی زۆر هەیە حەزم پێێتی گوێ لێگرم بە بەرداوین بەڵام تر بۆ نمونە ئێستا نازانم ئێستا یوانایەتە خەڵم ڕاستەکەی باشە شارەزایت لە مەقامە هەیە وەکو شارزایی توانم بەسەریانە هەنیشانە شکێتەوە کاتوانم ئەدەیان بکەم بەڵام و شارزایەکی تاو ناتوانم ئەویان باشە لە خۆشترین دەنگا بە چه گۆرانیەک زیاتر خەڵک حەزی لە دەنگت کرد وەزانی مەهارێکی باشت هەیە یان توانایەکی باشت هەیە بۆ گۆرانی وتن بەگشتی خەڵکی سلێمانی و دەوروبەری حەزیان لە ڕیتمی ئەو گۆرانی سلێمانیانی کە لە ساڵانی هەشتاکان و دواتراوتراون من ئەو گۆرانیانم هەڵبژارد توانیم لەو مەجای و گۆرانیانەیە دەنگێکی زۆر بۆ خۆم کۆبکەمەوە بە بۆچوونی خۆت کامیان زۆرتر دەنگیدایەوە پێما بێ لە سەرەتای بەرنامەکەەوە هەنێک گۆرانی کەڵپە و کاروان و کاکەمال و کاکسالار یعنی و گۆرانیانە بە تێکەڵی هەنێکمان تێکەڵەکە و گۆرانیانە زۆر لای گوێگر ئازیز بوون و بەر خەڵک کەوت بوون و لە ناو خەڵکە ئەوانە دەنگیدا بووە بۆ گۆرانیانە توانیمان ئەدایەکی باشی بکەین و خەڵکیش بە خۆمان بناسین باشە توانی بەشێک لە گۆرانیەکەی هونەرمەندی خۆشەویست کەڵپەمان بۆ بڵێ برادەرگیان باش دوانە ماندوو شتەکەین مۆزیقامان لەگەڵەکەی ناسم لتو زياتر برادري جان اي نوري چاوم لتو زياتر برادري جان من چشگی آبمي آي برادري جان اي نوري چاوم بەردەوام بن دەستەکانت خۆش بێت کاکەوە بە دەنگی چ هونەرمەندێک سەرسامی چ پێش خۆشترین دەنگ چه ئێستاش هەر بەردەوام حەزی لێ گوێ لێ بگری دیارە ئەو مامۆستایی لە خۆشترین دەنگە هاوکاریکی زۆریان کردین لێرەوە ڕێزمەیە بۆ هەمان بۆ کاکدیاری کیژان خان مامۆستا نەجمەدین و کاکاروانیش ئەو مامۆستانە یارمەتی زۆریان ناینۆک و ڕوو ئەکادیمێکە و یعنی چاومان کرایەوە لە وارەکەیە وەکو جۆگرتنیش زۆر خۆم ڕاستەکەی کۆمەڵی گۆرانی بێژمانێ مامۆستا کەریم کاک نەجمەی وڵامی ئەو گۆرانی کۆنەکان خوالی خۆشبەکان تیار تۆفیق و عەلی مەردامی یعنی زۆرن ئێستا ئەوە باشە خۆزگەی هونەریت بۆ ئەم قۆناغی ئێستا چییە؟ خۆزگەی هونەری ئەوەیە کە هونەر بێتە پیشەیەک کە خەڵکی یعنی هونەرمەندەکان بتوان پیشەیەکی سەرەکییان بێ و لای خەڵکی کارەکانیان بە ڕێز و تەقدیرێکی وە سیرکرێکە بۆ خۆت حەقیهی تەنها بۆ خۆت بڵێ بۆ خۆم بۆ ئەم قۆناغە خۆزگەت چییە؟ پێم خۆشە کارێ بکەم وەکو شوناسی یەکەم وەکو کاری یەکەم بێتە شوناسێکە بۆ من ئەویش ڕەنگە کارێکی نیشتیمانی بێ کارەکە گۆرانی بێژێک بێ گۆرانیەک بێ کە کارێکی نیشتیمانی بێ ئەوە یعنی حەزەکەم وەکو یەکەم کارم ئەو کارە بێ ئیشەڵا وەکو کلیپێک باشە حەزەکەی یەکێک ئاوازدانەرێکە بێت لە خەیاڵتەیەکە لە موزیژەنەکان کاری ئاوازدانان و بەڕێوەبردنی کارەکانی دەنگت بۆ بکە تەبان کەس کێ لە خەیاڵتە لە ئێستا
ئەستا نازانم بەڵام ڕەنگە لە داهاتووە کەسێک هیچ کار ئاسانیەکت بۆ کراوە بۆ بەڕێوەبردننی کارە ئابوووریەکانت یاخود پەیداکردنی سپۆنسەر بۆی بە زووترین کات بەرهەمێکی خۆت بەرهەمبێنی؟ کێشەی زۆربەی گورانی بێژەکان نەبوونی سپۆنسەرە بە تایبەت لەم کاتەیە کە بارودۆخێکی ناهەموارە بەسەر کوردستانە سپۆنسەر بێ سپۆنسەری یعنی کارێکی قورسە بۆ هەموو گۆرانی بێژێکە بتوانێت پەرە بەکارەکانی بۆ منیش هەر ئەو مشکلە بۆ باشە کێشە بۆ کەسایەتی تایبەتی لای کاوە کێیە؟ کەسایەتیە کە مەرج نییە وەکو هونەری گۆرانی بێ بێژ بێ نەخێر نازانم کەسایەتێکی وانە ڕەنگە زۆر بن نەتوانم نایەن بێنم یان باشە. ڕەنگە ئەوە چیت لە ئۆتۆمبیلەکە کرد تا ئێستاش ماوتە؟ ئێستا نەماوە ڕاستەکەی بە ئۆتۆمبیلەکە خاڕەکەشکانی داعم پێ کردووە ئێستا مۆدەل بەرزی پێ ئافرین دەستخۆش ئەڵێن زۆر بێموعیدی ئەوە ڕەنگە لەوە بوو بێ ئەمڕۆ تۆزێ نانە پێشتریش کاتی خۆشترین دەنگیش ڕەنگە نەگونجانی ڕوویە بێت لە کاتی پرۆڤوانەوە هەرەوەیە لەسەر ماڵە جارێک دوان سیان چوار ئەمڕۆ ئەوەی ئەمڕۆ بەتایبەت زۆر درێنکەوت ڕاست زۆر درێنکەوتی بۆ شعر لەبەر پێت لەبەر ناکرێ شعرم وەکو ئەو کتێبە شعرانی کە خۆمەمە زۆرینیانم لەبەر ینی شعری زۆرم لەبەرە خۆم ینی حەزم لێتی. ئەشنووسی نا یعنی ئەو شعرانی کە کە خۆت حەزمێتی حەزی کلاسیکەکان ئەو کۆمەڵێک شعری تر بەڵام سوتفاکە جەروایە ئەو بەڕێزانی لەگەڵتان مۆسیقی یا لە بەرنامێکی ئاوایە کە گۆرانیە گەڵەبژێری سوتفاکە وا حەزەکەنیاوە پیان خۆشە گۆرانێ بێ کە شعرەکەی بە ناتاوی لەبەرەیە کاتی خۆشی لە بەرنامەی خۆشتین دەنگا ڕاستەکەی لە پڕ گۆرانەکەمانە گۆڕی کە کاتێکی کەمی ئەمە بۆ بەرنامەکە کە گۆرانی کەشمانە گۆڕی تۆزە قۆرز بوو لە بەرکردن و ئەداکردنی تر هەروای لێیاوە باشە بۆچی ناتوانانی ئێستا بە پێوە گۆرانی بڵێ ئەگەر داوات لێ بکەمە توانی کۆتا گۆرانی بە پێوە بڵێ زۆر باشە دوا قسەی تۆ چییە؟ هەر ڕێز و خۆشەویستیە بۆ بەڕێزانی لێرە میوانن و بۆ بینەرانی خۆشەویست و کەناڵەکەتان زۆر زۆر سپاس جارێکی تر بەخێر بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای بەرهەمێنانی کاری تازە بینینەوەت ئەم ێوارەشان پێشکەش کرا دووبارە دەستخۆشی لە موزیسیانەکانەکەم بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم ڕۆژی شەممە کلاسیکۆیە لە پرۆگرامێکی تایبەتا پێتانەگەمەوە ڕۆژی شەممە هەر شاد بن خواتان لەگەڵ گۆڕاو وەک جاران ماوەم لە دەردی دووری دڵ پەرز و خاوێم وێنەی ڕووسارێک لە دڵ جێگیرە بڵێ سەی ئاشتێ هەر بە تاسیرە عەکسی ڕوودنانە و بیلبیلەکەی چاو ناشۆرێتەوە بە فێرمێسک و ئاو عەکسی ڕوودنانە و بیلبیلەکەی چاو ناشۆرێتەوە بە فێرمێسک و ئاو هێز و هەناوێم بینایی چاوێم من بێوەفانیم بەیادێ ئاژیم یاری
زمان ليادم ناجي محبوبي دوران لاقل خفات ودردي زمانا وزورنا قرب عزيز بزانا لاقل خفات ودردي زمانا وزورنا قرب عزيز بزانا هزو هناوم بينا يشاوم من بي وفانيم بياد عاشيم ياري جبين قول هريضين باكول وقجاران ماوم منا قراوم منا قراوم منا قراوم منا قراوم ناهيلي خاف بقريم وشيدل أمين باكاتي كاتش ما جيرقل هو نزاني كمن قراوم استاجر شيوات ولا برشاوم باش خجيم لسر دنيا أو ساجر عشقي